دیارە ئێمە لە سۆنگی بەرپرسیارەتیمان وەکو کەرتی ڕێکخستنی فڕۆکەخانە هەستاوین بە ئەنجامدانی چەند پرۆتۆکۆڵێک بە ناوی پرۆتۆکۆڵی خزمەت بۆ سەررجەم بەڕێوەبەران و لێپرسراوان و کارمەندان و ئەفسەرانی ناو فڕۆکەخانە کە بەڕاستی ئێمە هەست بەوە دەکەین کە ئەوان شەونخونی دەکەن بەردەوام لە خزمەتی هاوڵاتیانی ئەم شارەدان بۆی ئەمەش وەکو بەرپرسیارەتی سەرشانمان لەگەڵ ئەو هاوڕێ و هەواڵانەمان کە لە ناو فڕۆکەخانەدا کار دەکەین ئەرچی بەرپرسیارەتی سەرشانی ئێمە ئەوەیە کە بتوانین لایانی کەم بتوانین خزمەتێکی بچووکی ئەو ئەرکە گەورەی سەرشانی ئەوان بکەین. وەکو خەسخانەی وێسای ئەمە ئیشێکم جایشمان نییە و شانازیش پێوەکەین کە ئێمە وەکو خەسخانەی وێسای بتوانین خزمەتی هاوڵاتیان بکەین و بەتایبەتی فەرمانبەران و کەسانی کە زیاتر هیلاکەون و ئەمڕۆژ بەتایبەتی لەگەڵ برادەرانی فڕۆخانەی سلێمانی کە توانیمان پرۆتۆکۆڵێک ئیمزا بکەین لە مەجای خزمەتکردنیان بە حکمی ئەوەی بەڕاستی فڕۆکەخانەیەکێکە لەو جێگانەی کە خزمەتێکی بەرچاوی هاوڵاتیان ئەکات و کارمەندەکانیان بە شەو بە ڕۆژ هیلاکە بن